سلااوڕێز بەشی چارەمی بابەتی وەرگێڕانی گوگڵ ترانسلیت و زمانی کوردی و زاراوەی خوار و ڕۆژهەڵات. کاتێک سەردەچمە ماڵپەڕی گوگڵ وەرگێڕ لەوێ هەندێک زیاتر باس دەکەم. لەو ڤیدۆی دەمەوێ چ برێم دێمە ئێرە، ئەوە ماڵپەڕی وەرگێڕانی گوگڵە و زۆر بەمان دەزانین کە زمانی کوردی زاراوەی خوار و ڕۆژهەڵات هێشتان نەچوویتە ناو گوگڵ وەرگێڕی لەبەر هەر هۆکارێک بی، بەڵام هێشتا جارێ دیارە تۆزێک دەستکاری کردن مایە هەتا بە تەواوی وەکو زاراوەی باکووری ئەویش کە ئێستا هەیە لە گوگڵ، زاراوەی خوار و ڕۆژهەڵاتیش بکەویتە ناو گوگڵ ترانسلیت. بەڵام لەبەر هەرچ هۆکارێک بی کە ئەمن نازانم لێرە چیان کردیە کۆمپانیای گوگڵ، جارێ هەروە بە شێوەیەکی کاتی زمانی کوردیان لە ژێر ئەو زمانەی دانایە ئویگوریسکا وابزانم زمانەکە کە لە زمانی تورکی نێزیکە کودایان نایە ئەو هەدایانایە بۆ وێنە ئەمن ئەگەر لێرە لە لای دەستی چەپ شتێکی بە کوردی بنووسم بۆ وێنە بنووسم خۆزگە لێرە نا لە لایەکەی دی ئەوجە لێرە بنووسم بۆ وێنە بیکاتە ئینگلیزی، بزانم کودەی کاتە ئینگلیزی هەڵی بژێرم لە لایەکەی دی. کاتە لێرە دەنووسم ئەوها ویگۆریسکە خۆزگە وەکو دەبینن لێرە ئەمن لە لای چەپ ئەوەم هەڵبژار لە لایەکەی دیش ئینگلیزی هەڵبژار، دەتوانم ڕەنگە سویدی هەڵبژێرم، دەتوانم ڕەنگە کوردی زاراوەی باکووری هەڵبژێرم یان زمانی دیکە، بەڵام با جارێ ئینگلیزیەکەی هەڵبژێرین. خۆزگە زمانی کوردیش زمانەکەشم غەڵەت هەڵەیە زمانی کوردیش بکەوتبایە هەندێک ئاڵۆزی دەکەم بکەوتبایە ناو گوگڵ وەرگێڕ یان ناو وەرگێڕانی گوگڵ یان گوگڵ وەرگێڕ، هیچ کێشە نییە. گوگڵ وەرگێڕ ئاها لێرە چیان نووسیا ئاوش بە جێبگرین. I wish the Kurdish language would also be included in Google Translate. هەر زۆر جوانە. کاتە لێرەش بەڕێزان ئەوەی بیەوێ دەتوانی کوردی لێرە بنووسی، لێرەش بیکاتە بەخۆی دەکرێتە ئینگلیزی یان زمانی دی، بزانە لە چ زمانەشی زیرەکی ڕەنگە زمانی ئەڵمانی بی یان زمانی سویدی بی یان ئەو زمانانەی کە هەتا ڕادەیە کاریان لەسەر کرایە لە گوگڵ. زمانی عەرەبی و فارسی بەداخەوە زۆر جار هەڵەیە کاری زۆری باشی لەسەر نەکرایە، ئەوانیش وەکو زمانی کوردی زمانی عەرەبی هەر لەو بەرەوەی ڕەنگە زمانەکی تۆزێک ئاڵۆز بی لە کاتی وەرگێڕان. بەڵام باشتر وایە ئەگەر زیرەک بی لە سویدی یان لە ئیسپانی فەڕەنسی ئەو شتانە ڕەنگە ئاسانتر بی بتوانی شتی کوردی لێرە دانەی و لێرە چاچیکەی. لێرە یەکێک ڕەنگە بپرسی کو چاچیکەم ئەوە چاکرایە، ڕاستە چاکرایە، بەڵام ئەگەر هاتوو جارێک دیتت هەڵە هەبوو یان دەتەویست جوانتریشیکەی، لێرە کلیکە چیرەکەی لەسەر وابزانم ئەو سێ خاڵەی ئێرە ئەوها ئەوجە نووسرایە ئەتوو چاکردنەچی بکە بە کەیفی خۆت کە هەز دەکەی باشە. ئەتوش دەچی بۆ وێنە دەنووسی ئێرەم پێ باش نییە جە بزانە چێن دەرێ دەتوانی چایکەی و پاشان کە چاکت کرد
ئەو کات تەواوت کرد ئەو کات دەنووسی بینێرە. ئەوانیش تەمەشا دەکەن و بێگومان بەراوردی دەکەن لەگەڵ وەرگێڕانی کەسانی دی و ئالگۆریتمەچیان هەیە بزانە کامەی هەڵدەبژێرن کە بە گونجاوتری دەزانن. لێرە مەبەستم چیە؟ مەبەستم ئەوەیە هەتا ڕادەیەک دەتوانین کار لەسەر زمانی کوردی بکەین، زاراوەی خوار و ڕۆژ هەڵات کە بە پیتی هەورامی دەنووسرێ، بۆ وێنە ئەگەر بمانەوێ زیاتر ئینتەرنێتی بە زمانی کوردی ئاشنا بکەین، وەکو ئەوەی وایە باسی مێژووی خۆمان بکەین، بۆ وێنە ناوی بزانە مێژووەکە کوو باس دەکەین، لێرە بنووسین و لێرە ببیتە ئینگلیزی یان زمانەکانی دیکە. چونکە لە کاتی کە گوگڵ لە کاتی کە وەرگێڕانەکە دەکرا هەمووی شتە ئینگلیزیەکان بوون دەکرانە کوردی. ئێستا لێرە ئەو هەلەمان هەیە کە بتوانین کوردی بکەین ئینگلیزی، بۆ وێنە ڕەنگە پارچە هۆنراوەکی زۆر زۆر جوان هەبی. مەبەستیشم ئەوە نییە جوانبی، هەر هۆنراوەیەک کتێب، ناوی نووسەرەکان، ناوی سەرکردەکان، ناوی گژوگیایە کوردیەکان، ناوی شارە کوردیەکان، ناوی هەموو شتێکی کوردی دەتوانین لێرە دانەین و بیکەینە ئینگلیزی. لێرە کەواتە زۆر زۆر باشتر و دەوڵەمەندتر دەبی. ئەو هەلەمان هەیە ئێرە جارێ بەکاربینین هەتا ئەوەی زمانی کوردیش دەبیتە سەر بەخۆ دادەندرێ لە گوگڵ ترانسلیت. ئەوە تەنیا ڕای منە دەربارەی ئەو شتەی. بێگومان خەڵکانەکی زۆر زۆر زیرەک هەنە، تەنیا ئەوەیە کاتیان هەبی و پشووشیان درێژ بی لە وەرگێڕان. ئێستا با بچمەوە لای وەکو هەموو جارێ، چونکە ئەو ڤیددیۆی ئێستا بەشی چارەمە، 3 ڤیددیۆی دیشم هەیە، ئەگەر دەتوانن تەماشایان کەن. باسی ئەوەی دەکەم کێشەکانی وەرگێڕان کووە، چ بکەین، بیر لە چ بکەینەوە. کەواتە با بچم ئەمن ئەو بابەتەی لێرە لێگەڕێم لەو لێرە بچمە لای وەکو هەموو جارێ دێم لێرە کلیکەچی لەسەر یان کرتەچی لەسەر ئێرە دەکەم، ئەوجا دەست پێ دەکەم لێرە بزانم بە ڕێزەکانی دی وەرگێڕانیە کوردیەکەیان کوو کردیە لە ئینگلیزی لۆ کوردی. کلیک لێرە دەکەم، ئەوجا لێرە هەڵدەبژێرم دەمەوێ لە ئینگلیزی لۆ کوردی. ئەوها ئێستا ئێرە دەخینینەوە fill out the form below to create your free gamer tag. fill out پڕکردنەوە، فۆرم بە کوردیش هەر زۆر جار فۆرمی بەکاردەینین. below واتە ئەوەی خوارەوە، to create لۆ ئەوەی پەیدای بکەی یان دروستی کە یان free gamer tag، تاگی یاریکەریت. ڕاستە گەیمەر نووسرایە، گەیمەر واتە یاریکەر، بەڵام ڕەنگە تاگ بکەینە چ تاگی یاری ڕەنگە باشتر بی، بەڵام یاریکەریت ئەو فۆرمی خوارەوە پڕ بکەوە بۆ دروستکردنی تاگی یاریکەری یور فری یاریکەریت، چونکە نووسرایە یور لە بەرهەندێک کردیتە یاریکەری تۆ یاتە یاریکەریت. بەڵام ئەوەی ڕاستی بی زۆر زۆر ڕەنگە پێویست نەکە وشە بە وشە وەربجێڕین، بەڵکو ڕەنگە پێویست بکە شتەکی ڕستەکی بنووسین کە پوختە و باش بی لە کوردی، کە ئەو کورد زمانەی کە دەیخینیتەوە تێبگا چیان لێی دەوێ بێ ئەوەی ئینگلیزیش بزانی. کەواتە فۆرمەی پڕ بکەوە هەتا بتوانی ئایا تاگ بە تەواوی بە کوردی هەیتمان با تەمەشایە چی بکەین، ئایا ئەکاونتە یان چیە تاگەکی دروستکە. کەواتە ئەمن دێمە ئێرە دەنووسم تاگ، ئەوجا دەگەڕێم بە شوێنی ئەتیکێت نووسرایە،
کارت زیاد لەسەردانان کاغەزی نووسراو بە چەسپ لێدان پێوە نووسان پارچە پینە تاگەکی دروستکە پارە دەرەکان دروشمە چی دروستکە دروشم نییە question tag price tag insert tag ئایا تاگ بە کوردی چی لۆدانەی لێرە نووسرایە نیشانەی جۆش نیشانەی سەرکاغەز بابۆڵە کاغەز با بزانین لە جێش کە تاگ بە چمانای دێتن بۆ وێنە بە سویدیەکەی هەیە نییە لێرە شتەشکەیە تاگ ئەدی لێرە شتەمەشای لێرە ئەوها بزانین تاگ بە ئینگلیزی لێرە بە سویدەکەی تاگ وەکو ئەوەی وایە جۆرە هێمایەک بی هێما تاگ لێرە هێمایە وا بزانم لێرە وەکو ئەوەی وایە هەر کەسەی کە دەچیتە ناو ئەو یاریکردنەی هێمایەکی لۆ خۆی دروست دەکا و جە بزانە وێنەیەکە بزانە سیمبۆلەکە بزانە چییە کە لێرە ناویان لێ نایە تاگ ئایا بە کوردێکەش هەر تاگی دروستکەین یان داینین وەکو هێمایان سیمبۆلیان شتەچی ئەوها بزانین کوردەکانی باکووری و چاچیان کردی ئەوان هەر نووسیتیان تاگ ئەدی تەمەشاکەین بزانین عەرەبەکان و چاچیان کردیە بطاقەت شیعار زیاتر ئەمن هەست دەکەم هێمایەکی هەڵبژێرا کە لۆ ناوەکەت بەکەلک بێ وەکو ئەوەی وایە وێنەی هەڵدەبژێرین لۆ پرۆفایلەکەمان یان هێمایەکی هەڵدەبژێرین یان ئاڵایەکی هەڵدەبژێرین لێرە تاگ ڕەنگە بەو مانایە بێ چونکە لێرە زیاتر باسی گەمەکردنە و یاریکەرێکی هەڵدەبژێری کە بە خۆتی ئەو جە ڕەنگە وێنەی هەڵبژێری وێنەی کە لۆ خۆت پێت باش بی کاتە با بگەڕێینەوە بزانین ئەو فۆرمەی خوارەوە پڕ بکە ئەدی فۆرم بزانم بە کوردی هیچ مانایەکی هیچ شتەچی تکەمان هەیە فۆرم بێجگە لە فۆرم خۆی فۆرمەی پڕ بکەوە فۆرم داڕشت ڕواڵەت داوانامە ڕەنگە داوانامەش باش بی داوای شتەچی دەکەی ئەو داوانامایە کە داوا دەکەی فۆرم بی ئەو فۆرمەی پڕکەوە و داوانامایی پڕکەوە کە داوا دەکەی ببیە ئەندام لە هەمان کاتیش دەتوانی هێمایەکی هەڵبژێریە جەوێنەیە ئەو هێمایە بزانەت چییە کاتە لیستیش نییەوەی ڕاستی بی کاتە لێرە ئەو فۆرمەی خوارەوە پڕ بکەوە بۆ دروستکردنی تاجی یورفری گەیمەر تاگ ئەو کەسێک یاری دەکەی گەیمەر تاگ دروستکردنی تاگی یاریکەریت لێرانە ئەوەی ڕاستی بە ڕاستە نووسرایە یور فری گەیمەر بەڵام بە کوردی ئەگەر بڵێن بۆ دروستکردنی هێمای تاگی یاریکەر بەس بوو
باش دەبوو تۆزێک ڕەنگە قۆرسبی یاریکەریت بەڵام بۆ دروستکردنی تاگی یاریکەر ڕەنگە ئەویش بەکەڵی بێ بەڵام هەر کۆچی هەبی ئەمە لێرە دەڵێم ئەوە باشە کەواتە ئێرە کلیک لەسەر دەکەم نا it doesn't make sense نا هیچ مانایەکی نییە ئەوە دوو جارە ئەوە بێتەوە لەوانەی ڕابردوش ئەوە هاتەوە نا هیچ مانایەکی نییە نا هیچ ناچی تەعەقڵ نا هیچ ئەوەش ڕاستە کەواتە هەندێک جار دوو جار هەمان ڕستە دێتەوە What do teenagers use blogs for? لاوەکان بۆ چ بلاگ بەکاردێنن لێرە what do teenager واتە ئەوەی ڕاستی بی گەنجان بەڵام گەنجان ئایا لە چ تەمەنێک هەتا چ تەمەنێک لە سویدی تینەیجەر لە 13 ساڵیەوە هەتا 19 ئایا بە کوردی لە چ گەنجان مەبەستمان چییە ئەمن هەست دەکەم بە کوردی گەنجان زیاتر هەتا 25 هەر ناویان گەنجانە زیاتر ئەوانەی لە 13 ساڵن زۆر بە گەنج ناویان ناینن بەڵام ئایا لاو تەنیا کوڕ ناگریتەوە ئایا کچان دەگریتەوە چونکە تینئیجەرز کوڕان و کچان دەگریتەوە کەواتە با تەماشایەکی بکەین تینئیجەرزیش تەماشایەکی بکەین نووسیتیان خورتان کە بە کوردی بە زەراوەی باکووری یان کرمانجی هەرزەکاران نووسیتیان هەرزەکار گەنجان لێرە هەرزەکار گەنج لاو لاو هەرزەکار و گەنجمان هەیە لەگەڵ خورت بەڵام دەبی بزانین ئایا ئەمە کە دەڵێن لاو مەبەستمان کوڕ و کچە یان مەبەستمان تەنیا مەبەستمان چییە کەواتە لێرە ئایا لاوان یان گەنجان بلۆگ بۆ چ بەکاردێنن لاوەکان بۆ چ بلۆگ بەکاردێنن بەڵام چونکە لێرە what do teenagers use blogs for وەکۆی وایە پرسیارێک بی کەواتە دەمانتوانی بنووسین بۆ چ شتێک what do teenagers for بۆ چ شتێک گەنجان بلۆگ ئەدی لە جیاتی بلۆگ ئەمە چمان هەیە ئایا هەر بلۆگە یان شتەشکەشمان هەیە بلۆگس 100% هەیتمان بەڵام ئەمن نازانم بلۆگ بلۆگەکەم هەر بلۆگی بەکاردێنین هیچ کێشەش نیە ئەگەر هەر بلۆگ بەکاربێنین سەکۆ ڕەنگە سەکۆی زۆر جار بەکاربێنین جێی گفتوگۆیان بڵۆگ بزانم لێرە ئایا بڵۆگ هەیە بە سویدی و زیاتر نییە ببوشن زیاتر نییە ئەدی تەماشایەکی ئێرەش بکەین بڵۆگ بە عەرەبی مودەونە بەکاردێ بە کوردی بڵۆگ هەر بڵۆگە بە سویدیش هەر
blog, بلۆگ کەواتە وەکو ئەوەی وایە ماڵپەڕەچی کەسیە، ماڵپەڕەچی تاکە کەسە زیاتر بڵک یان سەکۆی تاکە کەسی، بەڵام بڵک شتێکی باشە بە ئەمەش هەر بەکاری بینین، کێشەمان نییە. بەڵام لێرە تەنیا تین ئەیجەر ئایا لاوەکانە یان لاوەکان نییە بۆ چ بڵک بەکار دێنن. کەواتە ئەوە باشە. I just wanna see you. من تەنها دەمەوێ تۆ ببینم. ڕاستە بە ئینگلیزی دەبی بنووسین یو، بەڵام بە کوردی کە دەڵێ ببینم تەنیا من تەنها دەمەوێ بتبینم بەس بوو. بەڵام بە کوردی زۆر کەم ڕستەکە ئەو هایە، زۆر کەم من تەنها دەمەوێ بتبینم، کەم ئەو ڕستێدا من تەنها دەمەوێ بتبینم، تۆ ببینم کەمتر هەیە، من تەنها دەمەوێ بتبینم. بەڵام خراپ نییە، زۆریش باشە. کەواتە ئەوە all were in agreement that all concerns had been addressed, discussed. All were in agreement. هەمومان لەسەر ئەوە کۆک بووین، هەمومان لەسەر ئەوە کۆک بوون، نابێ هەمومان کۆک بوون، دەبی برین هەمومان لەسەر ئەوە کۆک بووین، یان هەمومان لەسەر ئەوە کۆکین. بەڵام چونکە نووسرایە وێر واتە لە ڕابردووە، کەواتە هەمومان لەسەرەوە کۆک بووین کە that کە all concerns had been addressed and discussed. هەموو سەرنجەکان گفتوگۆیان دەربارە کراوە. ئەدرێست مانای چیە لێرە؟ واتە یان ئەدرێست یان دیسکەست، واتە گفتوگۆیان یان لەسەر کرایە بە مانایەکی دیکە ئەدرێس کراینە، یان بە مانایەکی دیگە گفتوگۆیان لەسەر کراوە. هەمومان لەسەر all were، ئەوەی ڕاستی بی هەمووشمان نییە، هەمووان ڕاستە، هەموومان نا، هەمووان لەسەر ئەوە کۆک بوون. زۆر جوانە ئەمن هەڵەمە، چونکە all وی نەبوو، هەمووان لەسەرەوە کۆک بوون کە سەرنجەکان گفتوگۆیان دەربارە کراوە یان گفتوگۆیان لەسەر کراوە، و تەنیا دەمەوێت ئەدرێستیش بنووسم، تەنیا باش دەبی ببورن. هەمووان لەسەر ئەوە کۆک بوون، ڕاستە، نەک هەموومان، هەمووان زۆر زۆر ڕاستە، چونکە ئۆڵ واتە هەمووان، نەک هەموومان. ئێستا ئەمن ئەوەی چاکەم بچم ئەدرێستی تەمەشاکەم. ئەدرێست ئەوها نووسرا بوو یان ئەمن هەڵەم نووسیە؟ ئەدرێست ئەوها نووسرا بوو. ئەدی لێرە بزانم ئەدرێست واتە چ؟ ئەدرێست ئەوها بوو، ئەدرێست یان ئەوها نەبوو. ئەدرێست یەک دەئە لۆ ئێستا بوو بە دوو، لێرەش هەر یەکە. ئەدرێسێرات و لێرە نووسرایە with the name and address on the intent received on the envelope. زیاتر لێرە ئەدرێست وهایە نووسی بە مانای کە وەکو نامەکی بنێری و ئەدرێسەکەت نووسیبی، واتە ناو نیشانەکە لەسەری نووسرایە. بەڵام لێرە ئەو ئەدرێس دەی ئێرە بەواتای نامەناردن نییە، بەڵام لێرە بەواتای speak to a person or an assembly typically in a formal way.
واتە ئەوە زیاتر ڕاستە قسەکردن لەگەڵ مرۆڤک کەسێک یان لەگەڵ کۆمەڵەیەک بە شێوەی فەرمی کەواتە وەک ئەوەی ڕوویان کردە هەمومان لەسەر ئەوە کۆک بوون کە بگەڕێمەوە وەک ئەوەی دەرێ دەمی کردە ڕووی خۆی کردە لە کاتی قسەکردن هەمووان لەسەرەوە کۆک بوون کە سەرنجەکان گفتوگۆیان گفتوگۆیان لەسەر کرایە و هەروەها زیاتریش ئەدرێست کراینەواتە ئاراستەی کەسی تایبەت کراینە بۆیە ئەگەر کێشەک هەبوو دەربارەی پەروەردە کەواتە ئەگەر ئەو کێشەیە هەبوو پرسیارەکان ئاراستەی چێ دەکرێن ئاراستەی بۆ وێنە وەزیری پەروەردە کراینە ئەوەیەمانە لێرە ئەدرێست واتە ڕووی خۆیان کردیتە کامە کەس کەواتە لێرە تەنیا تۆزەک ئەدرێستەکە نەنووسرایە سەرنجەکان گفتوگویان دەربارە کرایە و سەرنجەکانیش گەیاندراوەتە کەسی ئەو کەسەی کە پێویستە سەرنجەکانی بگەینینە لای ئەمە زیاتر ئەو های لێک دەدەمەوە هەمووان لەسەرەوە کۆک بوون کە سەرنجەکان گفتوگۆیان دەربارە کراوە هازبین ئەدرێست ئەوە ئەوجە هەمووی تەواو نییە بێگومان ئەدرێستەکە لەگەڵ نییە بەڵام لەگەرەوەش ئەمن لێرە دەنووسم یەسوی دوو بەڵێ ئێمە دەیکەین بەڵێ ئەگەر هەر بنووسین بەڵێ دەکەین ئەویش ڕاستە ئێمەشی ناوێ ڕاستە لێرە وی هەیە بەڵام هەر بەخۆی دەکەین کەواتە ئێمە لە کوردی ئەو هەیە ئەو نەئە دەنووسرێ بە دەلکێ بە کردارەکە کەواتە زۆر 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 پێویستی ئێرەی نییە بەڵام ئەگەر بشنووسین ڕەنگە هەڵا نەبی ئەوە تەواو I am very excited ئەو کێشەشمان هەیە لە کوردی کە دەنووسین هێمای سەرسوڕمان دەکەویتە پێشەوەی ڕستەکە هیوادارم تەختەکلیلەکان دروستکەرانی ئەو تەختەکلیلانە ئەو کێشەشمان لۆچاکەن کە ئەو های لێنێ ئەو جنازانم هەڵەکە لە چێندەرە لە لای ئەو ئامێرەیە کە بەکاری دەینین و پێی دەنووسین یان لە لای تەختەکلیلە کوردیەکانە یان لە چێندەرە کەواتە ئەگەر هاتوو کەتە ئێرە باشتر وایە بەڕای من هەر نەینووسین نەوەک بکەویتە پێشەوە چونکە دەبی ئەو هێمایە لە کۆتایی ڕستەکەبی very excited ئەوەی ڕاستیوی خۆشحاڵم excited ئەوە وەکو ئەوەیە زۆر بە تامەزرۆی چاوەڕێی شتە چی بکەیت تامەزرۆی شتە چی بی excited بەڵام با تەمەشاکەین بزانین کوردانمان کوچاچیان کردیە excited ئەوە چ نووسرا EXC ئەوە ئەمە نووسینی ئینگلیزیم زۆر خراپە دڵخۆش بەڵێ گڕگرتو زیاتر زیاتر ئەو هایەکەوە دەتەوێت زۆر چاوەڕێشتە چی دەکەی چاوەڕێ دەکەی بزانی نمرەکانت بۆ وێنە لە تاقیکردنەوە
ئەوە زیاتر ئەوهایە بە جۆشەوە چاوەڕێکردن بە خۆشیەکی زۆر زیاتر تامەزرۆش نەبوو excited واتە بە جۆش و خرۆشەک چاوەڕێکردنی شتەچی کاتە ئەوە زۆر دڵخۆشیش باشە چونکە بە کوردیەوە ڕاستیبی کەس ناڵێ گڕگرت و ڕاستە جوانە بەڵام ئەو مانایشی excited بەڵام بەکار نایە زۆر زۆر بە جۆشەوە ڕەنگە چاوەڕێشتەچی بکەین بەڵام لێرە زۆر خۆشحاڵم I'm very excited زۆر خۆشحاڵم بە ئەو هاوی My parents found out what I needed to learn دایک و باوکم یان باوانم دایک و باوکم found out what I needed to learn زانیان چیم پێویستە فێر بم زانیان پێویستە چ فێر بم زانیان دەیان زانی found out زانیان found out وەکو ئەوەی وایە ئەوەی ڕاستی بی found out وشە بە وشەوەکو ئەوەی وایە دیتیانەوە زانیان تێگەیشتن کە چم پێویستە ئەم پێویستە چ فێر بم چم پێویستە فێر بم دایک و باوکم زانیان چم پێویستە فێر بم با ئەو هابی بەڵام با تەماشایەکی وا بزانم وشەکی کوردیمان ئێستا نوێ هەیە لۆ پەیرنتس دایک و باوکم بزانە چیە من جێم لێ بووە بەڵام نازانم کووە بەڵام با لێرە هیچ نەبێ بنووسم found out find out بڕیاریاندا دۆزیانەوە بەڕێکەوت ڕاستە لێرە مەبەستیان دیتیانەوە بەڵام لەو ڕستەی ناتوانین دیتیانەوەی بەکاربینینەوەی ڕاستی بی زیاتر زانیان found out زانین زیاتر زانین باشە کەواتە زانینەکەی بەکاردێنین هەرزوو زانیان واتە دایک و باوکم هەرزوو زانیان یان زانیان ئەمن چم پێویستە فێر بم چیم پێویستە فێر بم what I needed to learn entrepreneurs and tech folks do it too entrepreneurs کارزانان و ئارەزوومەندانی تەکنۆلۆژیاش ئەوە دەکەن لێرە تێک دیارە مەبەستیان تێکنیکەڵ فۆلکس وەک فۆلکس وابزانم واتە خەڵکانێک ڕەنگە بزانم وەیە یان وەنیە ناتوانم ئەوەی کۆپی بکەم هەتا یەکسەر داینێم نەینووسمەوە ئەوەندە بە هەڵا
بزانم کوم نووسە هەڵم نووسە هەڵەشم نەنووسێ زۆر بەڵام دیارە نییە ئەدی ئەگەر لێرە بینووس Entrepreneurs. Okay. Entrepreneurs ئەو کەسانەی کەسەکە یان کۆمەڵە کەسەکە کە کاسبی ئیشە چیرەکە بزنسە چیرەکە کار و کاسبیە چیرەکە ئەو جۆرە وەکو ئەو جۆرە پرۆژانە زیاتر ئەوەیە کە شتەچی وەکۆی وایە شتەچی نوێ بکە شتەچی بکە ڕەنگە یەکەم جار زیانە کوزەرەرە چی بکە بەڵام ئەو کەسە ئەو شتەی هەردەکە لەگەڵ ئەو ئەشواتە جۆرە کاسبیەکە یان جۆرە ئیشەکە کە زۆر کلاسیکی نییە شتەچی نوێ دێتەکایەوە وەکو ئەوانەی کە داهێنەرن یان شتەچی دەکەن یان بزنسەچیان هەیە لە بوارە کە پێیان باشە بەڵام زۆر جارێ نازانن ئەنجامەکەی چی لێ دێ هەر بەو جۆرەشە هەر ئەو کەسانەشن کە ڕەنگە دنیایان یان بەرەو پێش بردبی یەک لەوانە بۆ نەدیتنەوەی ئینتەرنێت و کۆمپیوتەر و ئەو شتانە ئەو کەسانەی کە ئەو داهێنانە هەمویان ئەو ناوەیان لێە Entrepreneurs. ئەوها ئەو جە بە کوردی کاسبکاران ڕاستە کاسبکاران بەڵام کاسب بەو مانای تەقلیدیە یان بەو مانایە کلاسیکیە یان بەو مانایە کەونەی نایە کە کوردان کاسبی دەکاواتە لەلایمە زیاتر ئەوەیە هەر ئەوەیە بژی ژیانی خۆی بەڕێوە بەخۆی بەڵام دەبی ئەمە شتەچی کەشمان هەبی یان هەر بەکاری بینین هەرچەندە Entrepreneurs. ئەدی کوردەکان وەبەرهێنەر ڕەنگە باش بی وەبەرهێنەران یان ئەدی بە عەرەبی چی پێ دەڵێن ڕیجال الأعمال ئەویش دەبی وەبەرهێنەران جوانە کەواتە وەبەرهێنەران و هەروەها کارزانان و ئارەزوومەندانی تەکنۆلۆژیا لە چێ نووسرایە ئارەزوومەندان فۆڵک بزانم بەواتای چ دێ فۆڵک ئایا بەواتای خەڵکانەک خەڵک فۆڵک واتە خەڵک خەڵک گەل کەسوکار خەڵکانەک ڕەنگە بە کوردی کەواتە لێرە ئەوهایە ئەوانیش ئەوها دەکەن کارزانان یان وەبەرهەمهێنەران
و هەروەها ئەو کەسانەی لە تەکنەلۆجیا ئیش دەکەن لە بواری تەکنەلۆجیا تێک فۆلکس واتە خەڵکانێک کە لە بواری تەکنەلۆجیا ئیش دەکەن ئەوە دەکەن دووت تو ئەو تووە لێرە نەهاتیە هیچ لە جێیەک تو واتە ئەوانیش کارزانان و ئارەزومەندانی تەکنەلۆژیاش ئەوە دەکەن باشە ئێستا the key to the dealing with this is to do something practical the key to dealing with this بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەوەیە دەبێت شتێکی پراکتیکی بکەیت لێرە the key to dealing with this is to do something practical واتە کلیلی وەکو بڵێ چارەسەری لێرە دەنووسن کلیل بەڵام مەبەستیان چارەسەرە کەواتە مەبەستیان بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەوەیان بۆ چارەسەری ئەو شتەیان بۆ کلیلی سەرکەوتن لە مامەڵەکردن دیڵنگ ئەوە باشە بەڵام کلیلی مامەڵەکردن لەگەڵ ئەوە is ئەوەیە کە دەبی شتێکی پراکتیکی بکەیت is to do something practical ئەو دیسان لێرە پراکتیک ئایا دیسان پراکتیکی بەکاربینینەوە یان شتەشکەمان هەیە practical ئەوها دەنووسرێ یان کو دەنووسرێ practical ئەوها نانووسرێ کو نووسرا بەس من هەمیشە وەکو ئەوەکەی دەینووسم وەکو سویدەکەی بەداخەوە practical یان ئەو هابوو بە ئەو هایدانێ بزانم چیە practical ئەدی نووسینەکە کووە نەبوو practical لۆ نەبوو ئەو هام هەڵەم نووسیە ئەو لۆیە نەبوو پراکتیکی لێرە نەبوو ئەدی بچم بزانم لێرە چییە practical بە کوردی پراکتیکەڵ دەستەمەل وەڵا ئەو شێم جێ لێ نەبووەوەی ڕاستی بی شتێکی پراکتیکی بەڵام شتێکی دەستی یان کردداری شتێکی کردداری بکرێت کەواتە شتێک بکرێ پراکتیکی لێرە نووسرایە بەڵام ئەگەر پراکتیکیش بنووسین هەر ئەو شەیەشی بەکار نەینایە the key to dealing with this واتە کلیلی یان سەرکەوتنی مامەڵەکردن لەگەڵ کلیلی سەرکەوتن یان کلیلی مامەڵەکردن لەگەڵ ئەوەیە کە دەبێت شتێکی پراکتیکی to do something practical بەڵام لێرەش ئەوەی ڕاستی بی زیاتر
بکەیت نییە چونکە زیاتر نەنووسرایە ئەتوو وا بکەیت بەڵکو نووسرایە بکرێ دەبێت شتێکی پراکتیکی بکرێت تو دوو بیکەی بەڵام نەک تۆ بیکەی یان ئەمن بیکەم is to do something practical ڕەنگە زیاتر بکرێ شتێکی پراکتیکی بکرێ یان ئیشەکی پراکتیکی بکرێ something بەڵام زیاتر شتێک بۆ مامەڵەکردن بەڵام کیەکەشی نەنووسیە ئەوەی ڕاستی بی پراکتیکەکەش هەست ناکەم نووسین و ڕێنووسەکە ڕاستە نەک پراکتیکی دەبی بنووسین کەواتە ڕەکە لە بیر کرایە ئەم لێرە نەدەنووسم باشە نەدەنووسم خراپە و بەڵکو دەنووسم باز دەم لەسەر ئێرە هەتا بەڕێزی دیکە بتوانن تاوتوێ بکەن لەگەڵەوەی و هەڵی سەنجێنن کەواتە لێرە ئەوە ڕستە تەواو بوو دێمە کۆتایی ئەو ڤیددیۆیە و هەتا ڤیددیۆیەکی دی ڕستەی نوێ هەتا ئەو کات هەر بشی